بەهۆی جەنجی ئێستاوە ساڵیادی هەڵەبجە نەکرایەوە. ماوەیەکە بەشێک لە مەرزەکانی هەرێمی کوردستان کراونەتەوە، ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نرخی هەندێک بەرهەمی کشتتوکاڵی لە دابەزین بێت. سڵاوتان لێبێت. بە هۆکاری ئەمنی و جەنجی ئێران ئەمساڵ هیچ ڕێوەڕسمێک بۆ یادی 38 ساڵێکی میابارانی هەڵەبجە بەڕێوە نەچوو. تەنیا پارێزگار و کاربەدەستانی شار چەند ساتێک بە بێدەنجی وەستان و لەگەڵەوانیش لە هەرسێ پارێزگاکەی دیکە هاوڵاتیان و بەرپرسان بە پێوە وەستان و جوڵەی شەقامیش ڕاگیرا. نوخشە ناسەح پارێزگاری هەڵەبجە بە 1964 ود لە سێمانجی ڕابردوو هەموو ئامادەکاریەکیان کردبوو، بەڵام لە بەر ئەوەی نەیانویستووە لە کاتی ئەم شەڕەدا گیانی هاوڵاتیان بخەنە مەترسیەوە چاڵاکیەکانیان ڕاگرتووە. پارێزگار لەگەڵ پشودانیە لە یادی میابارانی هەڵەبجە، چونکە پێی وایە ئەو یادە تەرفیهینیە و یادێکی نیشتیمانیە. دەشڵێت ئەم ساڵ لەبەر ئەم وەزعی هاتۆتە ئاراوە حکومەتی هەرێم لەم ڕۆژەدا پشووی ڕاگەیاندووە. باوچێک و دوو کوڕی لە شیرینی خەودا بە غازی سۆپا خنکان و دایکی ماڵەکەش لەژێر چاودێری پزیشکیدایە. ڕووداوەکە شەوی ڕابردوو لە گوندی گەزنەی سەر بە پارێزگای هەولێر ڕوویدا. فەرحان مستەفا یەکێ لە کەسوکاری کۆچکردووەکان بە 1964 ود ئەو سێ کەسە بە سۆپای غاز گیانیان لەدەستداوە، دوای ئەوەی تەلەفۆنیان بۆ ئەو خێزانە کردووە، وەڵامی تەلەفۆنیان نەداوەتەوە. چەند کەسێک بەسەر دیوار کەوتون و کاتێک گەیشتونەتە ژوورەوە دەبینن هەر سواریان کەوتون. پاشگەیاندنیان بە نەخۆشخانە دەرکەوتووە. باوکو و کوڕەکانی کە تەمەنیان 3 بۆ 5 ساڵانە گیانیان لەدەستداوە. ژنەکەش تووشی تەنگە نەفەسیەکی زۆر بووە. لە ئێستادا ژنەکە لە ژێر چاودێری سڕی پزیشکیدا و تەندروستیشی بەرەو باشی ئەڕوات. کرانەوەی مەرزەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێران نرخی سەوزە و میوەی دابەزاند و هەرزانی خستە وڵاتەوە، بەڵام تەماتە سوورە لەبەر ئەوەی نایەتە ئەمدی و هەر بە خۆی ماوەتەوە. بە قسەی سەروەر عەلی سەرۆکی سەندیکای ئالوەی سلێمانی دوای کردنەوەی دەرگای مەرزەکان کە لە ڕۆژی شەممەوە ئاڵو گۆڕی بازرگانی تیاندا دەستی پێکردوتەوە، نرخی هەموو بەرهەمە کشتتوکاڵیەکان دابەزیوە. جگە لە تەماتە ئەویش لەبەرەوەی هاوردەکردنی لە ئێرانەوە قەدەغێ و نایەت. لەگەڵ بڕیاری ئێران بۆ داخستنی مەرزەکان نرخی کیلۆیەک پیاز و خەیار لە ئەلوا گەیشت بووە 1000 و زیاتریش، بەڵام ئێستا نرخەکەی لە 300 بۆ 600 دینارە. ئامودەکانی ناو مەیدانی ئاژەڵانی هەولێر نەکەوتنەوە هەتا جوانەگایەکی 2000 دۆلاریشیان لە عەرزدا، واتە کارەباگرتی. لەگەڵ بارینی هەر بارانێک چواردەوری ئامودەکانی مەیدانی ئاژەڵان لە سەر ڕێگای هەولێر بۆ گوێر دەبوون بە کارەبا. دوێنێ جوانەگایە کە بە قسەی خاوەنەکەی 2000 دۆلاری پێداوە کارەبا گرتی و مردار بووە. ئەوەش شەشەم ئاژەڵە کە لە زستانی ئەم ساڵدا کارەبا گرتوونی. ئەمڕۆ تیمەکانی کارەبا چوونەتە شوێنەکە و کێشەکەیان چارەسەر کرد. بە قسەی تیمەکان یەکێ لە ئامودەکان سیارە خۆی پێدا کێشاوە و تەڵەکانی کارەبای ترازاندووە. ئامودەکەیان ڕاست کردوتەوە و ئاژەڵداران و ئەوانەی دەستنە مەیدانەکەش بەهۆی چاکردنەوەی ئەو کارەبایە لە خەم ڕەخسان. وەزارەتی نەوتی عێراق دەڵێت بەبێ هەرێمی کوردستان ئێمە ئەتوانین نەوت لە کەرکووکەوە ڕەوانەی بەندەری جەیهان لە تورکیا بکەین، بەڵام بەپێی ئەو بەدواداچوونانەی کە کراوە ئەوان لە دواخاڵدا پێویستیان بە هەرێمی کوردستان ئەبێتەوە. دیارە پێشتر وەزارەتی نەوتی عێراق بەهۆی ئەو جەنگەی کە ئێستا لە ناوچەکە بەڕێوە ئەچێ گرفتیان لە ناردنی نەوتی عێراق بۆ بازاڕەکانی دەرەوە بۆ دروست بوو بەهۆی ئەو کێشە و گرفتانەی کە لە بەندەری هورمس دروست بوونە. دیارە داوایان لە حکومەتی هەرێمی کوردستان کردبوو کە لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە نەوتەکە بنێرن بۆ بەندەری جەیهان لە تورکیا. حکومەتی هەرێمیش وەڵامی دایەوە کە چەند مەرجێکیان هەیە. دیارە ئەمڕۆ قسەیان بۆ ڕۆی تەرز کردووە، باسییان لەوە کردووە کە ئێمە ئەتوانین بەبێ هەرێمی کوردستان بتوانین بۆڕیەکە لە ڕێگەی بۆڕی کەرکووکەوە نەوتەکەمان هەناردەی ئەو بەندەرەی تورکیا بکەین، بەڵام بەپێی هەڵکەوتەی جوگرافی ئەو نەوتەی کە عێراق دەیەوێت بەبێ هەرێم ڕەوانەی تورکیای بکات لە دواخاڵیدا ئەکەوێتە سنووری ناوچەی فیشخابور بەر لەوەی کە بچێتە ناو وڵاتی تورکیاوە. هەمووشمان دەزانین کە ناوچەی فیشخابور ناوچەیەکە
لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی هەموو شتێکەوە سەر بە هەرێمی کوردستانە. بابزین ئەو کاتە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان چ قسەیەک ئەکرێ بە تایبەتیش کە ئەوێ لە ڕووی ئەمنیەوە لە بەردەستی هەرێمی کوردستاندایە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.